بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامە ئەمڕۆ سەرەسەر لەمپەرەکانی پێکێنانی کابینەی دەمی حکوومەت هەرێم دەکەین دارێستا حکوومەتێکی ماوە بەسەرچوو لە هەرێم هەیە و دوای نزیکەی 3 مانگ لە هەڵبژاردن تا کوێستە نەتوانراوە کابینەیدا پێک بهێنرێ لەمپەرەکان چین و باز لە ڕۆڵی وڵاتانی دراوسێ ئێران و تورکیا دەکەین و سەردانی هەندێک لە حیزبەکانی شەبوو بۆ تورکیا ڕۆڵی چی دەبێت لە پێکێنانی کابینەیدا و دوای گۆڕانکاریەکانی سووریا ئایا پارتیویکێتی سازش بۆ یەکتر دەکەن و باز لە کورد و گۆڕانکاریەکانی ناوچەکەش دەکەین ئەم پرسیان لەگەڵێک لە بەڕێزان ئەنوەر حسێن نووسەر و ڕۆژنامەنووس لە ستۆدیۆ هەروە دکتۆر ئیبراهیم محەممەد پسپۆری زانستە سیاسیەکان کە لە لەندەنەوە لەگەڵمان دەبێت قسەی لەسەر دەکەین سوپاسی ئامادەبوونتان دەکەین کاگەنەوە بەخێربێن سوپاسی ئامادەبوون دەکەین سوپاس دەکەین ئەگەر سەرەتا لە پێکێنانی حکوومەتەوە دەست پێ بکەین نزیکەی 3 مانگ هەڵبژاردن کراوە گلەی شەبوو لەسەر هەڵبژاردن بەس ئەوەی کە پێویستە بە وتوێژەکانی پێکێنانی حکوومەت هیچ چۆتە پێشەوە بەم زوانە کابینەیدا لەدایک دەبێت؟ زۆر سپاس و سپاس بۆ دکتۆر برایمیش لەگەڵمان بەشدارە و تەلەڤیزیۆنی پێیان لە ڕاستیە ئەوەی کە جەنابەت باس کرد حکوومەتی پێکێنانی کابینەی دەیەم زۆر دواکەوت بوو وا بڕیار بوو زۆر تریش دوا بکەوێت بەڵام ڕووداوەکانی سووریا وای کرد کە دانیشتەکانیان خێراتر بێ و سریعتر بێ و تەنانەت ئەوەی کە جەناب شتت پێم وایە سازش بۆ یەکتریش بکەن ئەوژەوە بوو دوای ئەوەی کە بەرپرسانی ئەمریکی هەم قونسوڵ و سەفیری ئەمریکی لە عێراق و هەم نێردەی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بۆ هەرێمی کوردستان تێڕوانینی وا بوو یان بۆچوونی وا بوو لەگەڵ یەکێتی نیشتیمانی پارتی دیموکراتی کوردستان کە پێکهێنانی حکوومەت کارێکی خێرای پێویستە و پێویستە لە بەرامبەر و ئاڵوگۆڕ و ڕووداوە تازانەی ناوچەکەیە ئێوە مەسەلەن جددیتر بن لە پێکهێنانی حکوومەت بۆیە دوای ئەوە دانووسانەکان دەستی پێکرد و جگە لەوانەش هەردووچیان مەحکومن بەوەی کە ئەم حکوومەتە بەیەکەوە پێک بێنن لە ڕاستیە چوە بەشێکی زۆر لە هێزەکان بەشداری ناکەن و دوجار ئەگەر هێزێکی تریش مەسەلەن وەکو بازەکری هێزێکی تری وەکوونەوەی نوێ یان هێزێکی تریش بەشداری بکە بۆ پێکهێنانی حکوومەت گرفت دروزەکە ینی بەتەنها گرفتەکە لەوە نیە کە 50 زایدێک تێپەڕێنێ بەڵکو لەبەر ئەم دوو هێزە دوو ئیدارەی جیاوازیانەیە دوو هێزی پێشمەرگە و دوو ئیمکاناتی جیاواز دوو ناوچە جوگرافیا و دوو سنووری جیاواز دوو پەیوەندی ناوچەی جیاوازیان هەیە ینی ناتوانن بە یەک حکوومەت پێک بێنن بەڵام قسەکەەوە بوو کە لەسەر بەشێک لە دوو گرفتەویەکیان پێگەی پێگە و پۆستەکانە یەکیشان میکانیزمی پێکێنانی ئەو حکوومەتە یا دەسەڵاتەکانی ئەو پۆست و پێگانەیە کە بەریەکییانەکەی بە تایبەتی کە زۆرتر یەکێتی نیشتیمانی کوردستان لە کابینەی پێشوو ناڕازی بوو لە بانگەشی هەڵبژاردننی شابینیتان کە پێیوا بوو بە تەنها نەک هەر ئستێقاقی خۆی پێ نەدراوە پێیوا بوو کە مەس ئەو میکانیزم و ئالیاتانەش گیراونە بەر بۆ حکوومەت مەسەلەن دەسەڵاتەکانی نەک هەر وەزیرەکانی یشتی وەزیرەکانی تریشی کەم کردوتەوە و پارێزگارەکانی کەم کردوتەوە بەڕێوەرگشتەکانی کەم کردوتەوە یان نییە بۆیە پێم وایە ئەو گرفتانەی ئەو دانیشتانەی ئێستا هەیە زگەلەوەی بە نظری خۆم کە پێم وایە ئەمریکا چاودێریەکە لە پشتەوە ئاگاداری دانووسانەکانە و دەخالەتی هەیە و لە هەمان کاتە پێم وایە سازش بۆ یەکەکەن و بەم زوانە پێچێ پێک بێت بەم زوانەکو کات یا دەیەوێت پێم وایە وەکو مودە دیارە مودەیەک من نازانم بەڕاستی من لە دانووسانەکانی ئەوەی کەوتم ئەمریکیەکان زۆر جددین لە پێکێنانی حکوومەت خۆشیان ئەزانن بۆچی وەجگە لەوانەش فەڕەنسیەکانیش زۆر جددین لە پشتیوانیکردنی هەرێمی کوردستان و ڕۆژئاوای کوردستانیش بۆیە بە نەزەری من پێگێ ڕەنگە بە پێی خواستەکانی هەردوو لایەن نەبێ ئەوی کە دایان ناوە چۆنی بێ بەڵام ڕەنگە هەریەکەیان کەم و زۆر سازش بکەن لە هەندێک پێگە و پۆست و لاپەڕەیەکی تازە هەڵبەنەوە پێم وایە بەم زوانە توانن حکوومەت پێک بێنن و نازانم چی هێزێکی تر بەشداریەکە واگەر هێزی تریش بەشداری بکە مەسە هێزێکی وەکوونەوەی نوێ بەشداری بکە بە 15 کورسیەوە سەرۆکایەتی پەرلەمان مەسەن وەرگێ کارێکی زۆر ئاستایی و نۆرماڵ و ڕەنگە خزمەتی پرۆسەکەش بکە بە تەنیا دوو لایەن نەبێ من پێم باش بۆ هەموو هێزەکانی تریش بەشداری بکەن بەڵام ئەو هێزانێت تەجروبەیەکی خراپمان هەیە مەسەلەن
کۆمەڵی دادگەریە یەکگرتووی ئیسلامیە ڕەوتەکانی ترە بە نەزەری من ئەو ڕەوتانەی کە تا ڕادەیەک ئۆپۆزیسیۆن بوونیان بەخۆیانەوە بینی و سربەخۆ بوون ڕەنگە بەشداری حکومت نەکەن سربەخۆ بوون بڵێ یعنی مەسەلەن زۆر نەچوو مەسە هێزی شۆ کۆمەڵی دادگەری ینی زۆر نەچۆتە ژێر ئەم تەسیری ئەو ململانیانەوە ڕەنگە بتوانێت بڕیار بە لەوەی کە هەرێمەتێکڵێ بڕیار بە بەشداری نەکە مەسەلەن هێزی تر هەیە لەوانەیە قورس بێ نەکار قورس بێ لەوانەیە کورسیەکی پێدرا بێ بەڵام مەرجیشی بەسەرا فەرزکەن پێم وایە یعنی اینجا دوای ئەوەش کاک حەکیم ئەو مۆدێلش بەسەر چووە بتەوێ کورسی کۆ بکەیتەوە هێز کۆکەیتەوە و تەمسیل بکەیت بۆی کە بڵێ حکوومەتەکە پێگەێنم جایەکێتی بیکایە پارتی بیکا 50 زایدێک تاوکە بڵێ مەسەرەن ئەم هێزانە لە دەورم کۆبوونەوە ئەوە ناتوانێت کێشە و گرفتەکانی نە حیزبەکان نە حکوومەت نە پرۆسە سیاسیەکان نە کێشەکانی خەڵک چارەسەرکە لە هەرحاڵدا خەڵک چاوەڕێ ئەوەیە کە مەسەلەن بەم کابینەیە پێگوێ بەشێ لە گمێنێتەکانی خەڵک تێمە خزمزانی دەتوانین چی بکات لەگەڵ بەغداش کاکتۆری برام جەنابیش بەخێر بێ سوپاسیان بەدەبوون دەکەم دەمەوێت سەرنجی بەڕێش بزانم بەسەر ئەو دانووسانانی کە دەکرێنە چەندە ئێستا و شاندانەی کە کۆدەبنەوەشانی تەکنیکین یاخوب بڵێن شاندی بڕیار بەرز نین زۆر پێ دوای بەم زوانە کابینەکە پێگرێەوە ڕۆڵی وڵاتانی دراوسێ ئێران و بە تایبەت تورکیا دوای گۆڕانکاریەکانی سووریاش چۆن دەبین لە پێکێنانی کابینەیدا بەلای خۆی بەخشندی مێرەبان زۆر سپاس بۆ بەڕێستان کە حەکیم بۆ بینەرانی کەناڵی پەیام و هەروە بۆ میوانە بەڕێزەکەشتان ئەلبەتە بەڕێزت کۆمەڵێک بابەتی پێکەوە گرێدا یعنی بەڵام ئەوەندەی کە بتوانم لەو چەند دقیقە لە بەردەممانایە باسی بکەین بەڕاستی پێکێنانی حکوومەت ئەگەر ئیرادەیەکی بەهێز هەبێت شتێکی زۆر قورس نییە قەنەعەتم وایە ناکاتە هەفتەیە توانن حکوومەت پێک بێن بەڵام ئەوە کە ئێستا دەبینرێت لژنەکان تەشی بچوو کراوەتەوە بۆ لژنەی تەکنیکی ئەم لژنە تەکنیکانە دایمەن کە هەموو جارە وتراوە کە شەیتان لە ناو وردەکاریەکاندایە پێم وانێ ئەوان بتوان ئەم لژنە تەکنیکیانە برار بدەن لەوەی کەوا ئایا حکوومەت پارتیەکێتی پێکی دێنین ڕازێ بن لەسەر ئەم بابەتانە بەڵکو بەدەر لەوەی بە کورتی بەدەر لەوەی کە ئەمی هێزە سیاسیانە ئەجندایەکی داخلی خۆیانان هەیە بەڵکو ئەجندایەکی قلیمیشەیە کە ئێستا هاتووەتەکایەوە دەبێت ڕەگرێژی بۆ بکەن دەبێت ئاگاداری بن دەبێت بزانن چۆن ئاراسیم حکوومەتە چۆنەوە پێکاتنەکانی چۆنە ئەلبەتە دیزاینکردنی هەڵبژاردن دە پشتی ئەم بابەتانەوە ڕۆڵ دەگێڕێت ینی تۆ ناتوانیت ئێران نادیدە بگری تۆ ناتوانین تورکیا نادیدە بگری هەرچەندە ئێران بەڕاستی لەم بارودۆخانەی کە ڕوویدا نەتوانی پارێزگای لە هاوپەیمانەکانی خۆی بکە نەدۆستەکانی خۆی ینی بەردەوامی پێدا لەگەڵیان نەتوانانی پێگەی سیاسی خۆی لە ناوچە خوڕاتی ناوەڕاست بەهێز بکاتەوە بەهێز بێ پێم وایە ئێران 50 ساڵە چی بینا کردووە لەم بارودۆخی سووریا و لوبنانە لە دەستی داوە پێم وایە ئێران بۆ 50 ساڵی تر اینجا توانێت بگاتەوە ئاسی کە مانگە بەر لە ئێستا پێش ڕوخانی سووریا و لوبنان و ئەم شارانی کە دروست بووە بەدەست بێنێتەوە آخر قورسە بۆ ئێران نەتوانێت مەسەلەن پەرچەکردارێکی بەهێزی هەیە کاتە ئیسماعیل هەنێ لە خاکەکەیدا تیرۆر دەکرێت بۆ نمونە ئەو هەمووە بابەتانی کە دێنە گۆڕێ ئێران تێدا خەسارۆمەندە بەڵام بۆ هەرێمی کوردستان لە یەک کاتە ئەتوانێت بێتە دێوەزمە و ئەتوانێت بێتە فەدراڵڕەسی بارودۆخەکان چونکە ئێمە ناتوانین سنووری خۆمان لەگەڵ ئێرانە بگوازینەوە بۆ مەکسیک بەڵکو ئێمە حدودێکی دوور و درێژمان لەگەڵ ئێرانە هەیە کاریگەری هێزە سیاسیەکان لەگەڵانە هەیە بۆیە ئەتوانرێ ببێتە هاوکاریکردنی بۆ پێکێنانی حکوومەتی داهات و هەرێمی کوردستان بە هەمان شێوە تورکیاش کە ئێستا ڕوو لە هەڵکشانە بە تایبەتی دوایام قەزەی سووریا واتوتە ناو معادلە سیاسەکانی خۆڕڵاتی ناوەڕاست زۆر بە بەهێزی ئەتوانێت ڕۆڵ بگیرێت و پەیوەندی پارتی دیموکراتی کوردستانیش لەگەڵ تورکیادا شاراوە نییە هەر لە چەند ڕۆژی ڕابردووە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان چۆتەوێت بەردەوام سەرۆکی هەرێم پەیوەندیان هەیە لەگەڵیانە لەگەڵ ئەردۆغان و هاوڕێی ئەردۆغانە چۆن هاوڕێی ترامپە بە هەمان شێوە هاوڕێی نەچیرەڤان بارزانیشە و ڕۆڵی نەچیرەڤان بارزانیش لەوەی سووریادا لەگەڵ ئەردۆغانە کەمتر نەبووە لە ڕۆڵی کەسێک کە کاریگەری هەبوو لەسەر ئەردۆغان بۆیە پێکێنانی حکوومەتی هەرێمی کوردستان هەرچەندە ئاماژەم پێکرد کە ئەجەندایەکی داخلی ئاراسەی دەکا بەڵام لە پشتی منجەدا داخلی و ئەجەندای هەرێمایەتی ئێران و تورکیاشەیە و هەردووکیشیان ئەبێ ئەومان لەبەرچاو بێت کە پارتی دیموکراتی کوردستان پەیوەندێکی بەهێزی هەیە لەگەڵ تورکیادا بە هەمان شێوە پەیوەندێکی هەیە لەگەڵ ئێرانە بەڵام بەداخەوە یەکێتی نیشتیمانی کوردستان
پەیوەندێکی بەهێزی هەیە لەگەڵ ئێرانە بەڵام پەیوەندی نییە لەگەڵ تورکیاداوە تەنانەت ناتوانێت ئاسمانی وڵاتەکەش لەگەڵ تورکیا بکاتەوە بەمەسم سلێمانی و مەتاری سلێمانی بۆیە لەم بارودۆخانەدا پێشکێنانی حکوومەت پێشکێنانی تشکیلەکردنی حکوومەت لە ئیرادە و خواسی ناوخۆی دەرچووە لەبەرەوە دەگەرم و قسە یەکەم ئەگەر بێت و ئیرادەیەکی داخلی ناوخۆی هەبێ حکوومەت تشکیلکردن زۆر ئاسان دەبێت بەڵام کاتێک ئیرادەیەکی سیاسی داخلی بەهەوا بەستە بوو بە هاوکێشان ئیقلیمەکانەوە قروس دەبێت. بەڵێ دێمە و خزمەت بز بە کورتی سەبارەت بە سەردانەکەی شاسوەر عەبدولواحید و مەسعود بارزانی کە لە یەک ڕۆژدا لەوێ بوون یاخود هەتا لە خۆشیان باسییان لەوە کردبوو کە پێکێنانی حکوومەتیان تاوتوێ کردووە خەڵک بپرسێ پێکێنانی حکوومەت لە هەولێرە یان لە ئەنقەرێ لەکوێ؟ بێگومان من نازانم ئایا ئەوان پەیوەندیان هەبووە بە یەکەوە لەسەر لێ کاتە سەردانی تورکیا کردووە یان نا بەڵام باسکردن و تشکیلکردنی حکوومەت لەگەڵ تاران و لەگەڵ ئەنقەرە بابەتێکە هەنی ئێستا نییە لە ڕابردووش ئاوا بووە بەردەوام هەمیشە کاریگەری ئەم دوو دەوڵەتە هەبووە لەسەر تشکیلکردن و شێوازی کارکردنی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ شتێکی غەریب نکاتێ من کە ببینم سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ ئەردۆغانە باسی تشکیلکردنی حکوومەت و ئایندەی حکوومەت و ناردنی نەوتی هەرێمی کوردستان بۆ دەرەوە بکات لەگەڵ بەغا ڕێبکەون ڕێک نەکەون چۆن بینێرن چۆن نەینێرن و باسی هاوکێشە سیاسەکانی ناوچەکە بکەن بۆ چونکە ئێستا تورکیا پێگەیەکی بە پێگەیەکی بەهێزەوە دەرکەوتۆ بەلایانی کەمەوە بۆیە بەم پێگە بەهێزەیەوە هەرێمی کوردستانیش بە کەمترین حاڵەتە لە من ئەوانم لەبەرەوە پێویستەکات ئەوە بزانین کە فعلاً دیراسەکردن و گفتوگۆکردن لەسەر تشکیلکردنی حکوومەتی هەرێمی کوردستان بەس تەنها بابەتێکی ناوخۆی هەرێمی کوردستان نییە بۆیە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان شاسەر عەبدولواحید کە ئەچن بۆ تورکایەکیان سەرۆک کۆمار و وەزیری دەرەوە دەبینێ ئەوی تریشیان جەگری وەزیری دەرەوە دەبینێ کاتێکت باس تشکیلکردنی حکوومەتەکەن بۆ من شتێکی سەپرایز نییە بۆ شتێکی نییە عنی وەکو بڵێ غەریب بێ بەلامەوە بەڵکو شتێکە بەردەوام ئەوان باشکرا بەنهێنی کاریگەریان هەیە لەسەر شێواز و ئاراستە و تشکیلکردنی حکوومەتی هەرێمی کوردستان. بەڵێ سوپاس دەکەم دێمەوە خزمەتی کاکتۆر کاگەنوەت بەلۆ بچین سەر ڕۆڵی ئێران یا تورکیاش سەرنجی بەڕێز بزان سەبارەت بە داواکاریەکانی یەکێتی پێشتر باسی داواکاری سەرۆکی هەرێم دەکرا ئێستاوە نەماوەندەی کە زانیاری تێبێ و ڕۆژنامە نووسەیەک لە ڕاستیە یەکێتی بێگومان داوای ئەو کاتە داوای لە ڕابردوو داوای یەکێک لە پۆستە سیادیەکانی یەکردوەندەی بزانم لە دانیشتنی یەکەمی شیانە پۆستی سەرۆکی پەرلەمانی ڕەت کردبووە کە قبوڵی نییە دانیشتنی یەکەم بەڵێ بەڵام پێم وایە نێشێتی نیشتیمانی کوردستان ئەوەی کە وەکوتم بە دەخالەتی دۆستەکانی ئەمریکا و فەڕەنساوانە ڕەنگە بە نظری من ڕەنگە ئەگەر پۆستی هەرێمیش قبولکە بدرێتەوە بە بەڕێز نێچیروان بارزانی بەڵام لە بەرامبەر ئەوانەیە ڕەنگە سازش نەکات لەسەر وەزارەتی ناوخۆ وەزارەتی سامانە سروشتەکان وەزارەتی تەندروستی ئەمانە بە نظری من بۆی گرنگن و بە خۆشتان نەزان وەزارەتی ناوخۆ حکوومەتێکی بچووکراوەیە لە ناو حکوومەتی هەرێمی کوردستانیا بەڵام حکوومەتی سێبەرە هێندە دەسەڵاتی هەیە کامە ژواردە لە زۆربەی دنیاە بۆ ئەگەر مەسەلەن ئەو دوو پۆستە یەکەمە نەدرێت چووکە پارتی دیموکراتی کوردستان حجەی ئەوەی ئەڵێ پۆستی سەرۆکی حکوومەت ئیستقاقی انتخابی خۆمە بەڵام پۆستی هەرێم سەرۆکی هەرێم بەراوردە لەگەڵ پۆستی سەرۆکۆماری عێراق ئەگەر ئەوەتان بینی ئەومان بنێ کە لە ڕاستیە ئەوە ئەم گرفتە بە نظری من چارەسەرەوێ بە تایبەتی وەزارەتی ناوخۆتوانە یەک لای کاتەوە و لە هەمان حاڵدا یەکێتی نیشتیمانی کوردستان بە نظری من ڕەنگە بە پێی ئەو ئاڵگۆڕانەی ناوچەکەەوە بۆ پێی بەرژەوەندیەکانی خەڵکیش ڕەنگە خۆشی وتوێتی مەسەن جەنابی کاقوبات بڕیاری داوە کە جێگری سەرۆکی حکوومەت ناکە لەم بە فەرمی هەیە نایکە ئەوەندەی من بزانم نایکە یەکێتی نیشتیمانی کاندیدی تریە بێت وڵا لە ڕاستیە باسی چەند کەس دەکرێ باسی مەسەلەن جەنابی کاکاوڕێی دارێ شێخ نووریە کرێ باسی دەربازی کاکۆشڕەسوڵ دەکرێ باسی کاک ئیماد ئەحمەد دەکرێت بە نظری من هێشتا ئەمانە بێ مەکتەبی سیاسییان خودی جەنابی کاک بابوڵ یەک لای کاتەوە لە قووەت تاڵەبانی بێتە جێگری سەرۆکی هەرێم لەو حاڵەتدا
ئەگەر سەرۆکایەتی هەرێم بدرێبێکێتی ئەوە پێم وایە بە نظری من جناوی کاقوبادە ئەگەر نا ڕەنگە بۆ جێگیری سەرۆکی هەرێم پێم وایە بیکە پێم وایە ڕەنگەلەبەرەوەی کاقوبات خۆی ڕایگەیاندووە کە مەسەلەن لە مای ڕابردووجا لە کابینەی پێشوشا کاقوبات مەسەلەن نمونیانی زۆر نواندوە خۆشی خەڵکێک بۆ لە ئەوروپاژیاوە مەسەلەن زۆر جاریش گلەیەکانی تەنانەت نەخسۆتە سەر میدیاش بەڕاستی ینی مەسەلەن گلەیەکانی لە چوارچێوەی حیزب ویستراوە چارەسەر بکرێ گرفتەکەش چی بووە بە نظری من گرفتی شخصی جنابی کاقوبات نەبوو ئەوەندەی پێی وا بۆ دەسەڵاتەکان شۆڕ نکراوەتەوە بۆ خوارەوە لە خودی جێگرەوە لە خودی وەزیرەکانەوە لە خودی وەکوتم بەڕێوەبەرە گشتەکان بۆیە ئێستا مەسەلەن ئەم وەفدە زۆرتر قسە لەسەر تەکنیکی ئەوە ئەکەن کابێ کاتێک وەزیر بوو وەزیر بێ سەلاحێتی بێن مەسەلەن ئێوێ مثل ئەوێ 10 ملیۆن دینار سەرفکا بۆ ئیشێ پێویست ناکە بگەڕێتەوە بۆ وەزارەتی بۆ ئەنجومەنی وەزیران و دوای وەزارەتی دارایش ڕۆژێ بە میزاجی خۆی بڵێ پارە هەیە وەڵام نییە یان مدیر عامێک هەڵسێ بۆ ئیمزایەک لێرەوە بڕواتە هەولێرە بێ ئەم سەلاحێتانە مەسەلەن شۆڕ بکرێت ئەم یەکێک بۆ بەڕاستی لە گرفتەکان وە گرفت یعنی مەسەلەن پێشنیارێکی منتەقیشەکە بێ چارەسەر بکرێت وەزیر مەسەلەن وەزیرەیتر ناکرێت جێگرەکەی مەسەلەن گرفتی بۆ دروستکە بەبێ یەکێتی وەکو پێشتر لەگەڵ گۆڕان و پارتی سەرەتا حکوومەتیان پێکەنە ئەمجارەوە دووبارە بێتەوە بڵێن پارتی و نەوەی حکوومەت پێک بێنن دوای یەکێتیبان پێم وانە زانانی ئەو کارە کارێکی ئاسان نییە هەلومەرجی بستنەوەی گۆڕان جیاواز بوو گۆڕان هێزێکی زەبەلاحی گەورە بووە کورسێکی زۆری هێنا بووە بەڵام لە ئێستاە مەسەر هیچ هێزێک ئەو ئیمکاناتی بستنەوەی گۆڕانی نییە و هیچ کەسیش مەسەلەن جەنابی کاکنەوە شیروان نییە بێ واقع ببینێ و پارتی دیموکراتی کوردستان پێش پارتی دیموکراتی کوردستانیش ئەوەی تاقی کردەوە کە ئاکامیشی نەبوو نەیتوانی مەسەرن ئەوەی کە لەبەرەوە ئەو دووبارە ناکات سەبار بە تورکیا چون بۆ تورکیا لە ڕاستیە تورکیا ڕۆڵی تورکیا زیاتر بووە لە ڕاستیە ئوستاز ڕۆڵی تورکیا بەردەوام هەبووە بەڵام بە دوای ڕووداوەکانی 8 دیسەمبەری سووریا بێگومان ڕۆڵی زیاتر بووە چونکە ئەکتەرە سەرەکیەکە کە مەسەلەن لە تارانەوە تاوەکو جنوبی لوبنان داشەکانی دانا و سەربازەکانی ئەجوڵان و یاریەکەی بەڕێوە برد چه خودی قاسم سلێمانی کە کارکتەرێکی گەورە بوو ئەو ڕۆڵ ئێجێڕا و دوایش مەسەلەن خودی کۆماری ئیسلامی ئێران لەم ڕووداوانەیە بێگومان پاشەخشی کردووە لە جنوبی لوبنانە لە فەلەستینە لە سووریایە کە ناوەندی ئەوە بوو بێگومان ئێستا لە عێراقش حەزەرەکە لەوەی کە زۆر دەخالت نەکە بێگومان واز نایانێ لە هەرێمیش بێگومان واز نایانێ بەڵام بێگومان کاتێککە تو ئەو هەموو ئینرژی و ئیمکانات و ئەو هەموو کارکت ئەو هەموو ڕۆڵە لێسێنراوەتەوە و جگەل لەوەش کاکاگەن ئێستا پێم وایە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و یەکێتی ئەوروپا خودی ئیسرائیلی ئەگەڕێن بۆ بیانووی زۆرتر کە کۆماری ئیسلامی ئێران زۆرتر مەسەلەن پەراوێز خەن زۆرتر هێرشی بخەنە سەر بڵێن ئەڵەوە دەخالت دەکات لە عێراق ئەوە دەخالت دەکات لە هەرێمی کوردستان بە بیانووی زۆرتریش ئەگەڕێن بەڕێی من ئەتوان بیانوێ زۆرتر پەراوێزی بخەن و لە بەرامبەردا ئەوان نین کە ڕۆڵیان زۆرتر داوە بە تورکیا ئەو ڕۆڵیان لە ئێران سان بێتەوە ئەو ڕۆڵیان دابێ بە تورکیا بەڵکو تورکیا بۆ خۆی جگەلەوەی پێگە و جێگە و موقعیەتێکی گەورەی هەیە و خۆشتان نەزانن هێزێکی شۆڤێنی گەورە لەسەر حاکمیەتی هەیە لە وڵاتە یعنی مەسەلەن بزانن ینی 24 سەعات دێن باسی لە خودی ئەردۆگان و لە خودی هاکان فیدان و لە خودی ئیبراهیم کاڵن وەکو سێ کەسایەتی گەورەی ئەو سیستەمە سیاسیە ڕۆژانە باسی ئاشتیەکەن و ئەبێ ئاشتی بکەین و دانوسان بکەین کەچی ڕۆژانە خەڵگە کوژن لە ڕۆژاوی کوردستان ڕۆژانە خەڵگە خەنە زیندانەکان و بەڕێی من ڕۆڵێکی زۆر نادۆستانەی هەیە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ فڕۆکخانەی سلێمانی بۆ دووبارە سزاکانی یەکێتی مەرجەکانی جێبەجێ نەکرد مەرجەکانی چیە تورکیا کاکاکی مەرجی تورکیا زۆر ئاسانە مەرجەکانیشی ئەوەیە کاڵێ ئێوە ئەبێ دەست لە دۆستایەتی پارتی کرێکارانی کوردستان هەڵگرن و ئەبێ پێگە و جێگەکانیان مەسەلەن کە هەیەیانە دابخرێن و بەڕەسمی بیان ناسن وەکو گروپێکی تیرۆریستی مەسەلەن یەکێتی نیشتیمانی کوردستان مەسەلەن زۆری نیشی کردووە مەسەلەن زۆر ڕێکاریشی کردوتە بەرەوەی کە حکوومەتی عێراقی لە ماوەی ڕابردوودا و توێتی ئەوانە ئەو بارەگا و شوێنانە دابخرێن ئەوەش کراوە
دوای ئەوە مەسەلەن خۆریەکی نیشتیمانی کوردستان تەجربەی دووبارە ناکاتەوە بڕوا شەڕی پارتی کرێکارانی کوردستان بکە قسەکەوەیە کە هەمیشە وتوێتی ئەبێ ئەمە بە گفتوگۆ حەلکەن ئێستا حکومەت تورکیا خۆشی گەشتۆتەوە قەناعەتەکەەوە تا بۆ خۆی داوای محافظات دەکات لەگەڵ بەڵام لە هەمان کاتدا بە نظری من تورکیا کاریگەری هەیە و ئەو جوڵانەش کە ئیکا لە دووسۆزی نییە بۆ پێکێنانی حکوومەتی هەرێمی کوردستان یا بۆ پەنان پارتی دیموکراسی ئەوەی بۆ دژایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانە وەکو کارتی فشار ئەوێ بڵێ تۆ مەرجەکانی من جێبەجێ ناکەی من خەڵکی ترە توانم وەکو بەدیل تۆ نیشاندم بەڵام ئەمە بە نەزەری من کارێکی نییە کارێک ناچێتە پێش سپاس دەکەم دێمە خزمەت کاوی تۆر ئیبراهیم سەبارەت بە پەرلەمانیش بڵێن پەرلەمانیش مانگێک زیاترە سوێندی یاسایان خواردووە تاوەکو ئێستا بڵێن کۆبوونەوەی نییە تووشی پەخستن بووە یاخود ئەگەر حکوومەتیش پێک بێت هەمان بڵێن حکوومەتەکەی جارە ناوێت کێشەکانی لەگەڵ بەغداد چارەسەرکە بە تایبەتەوەی کە پێیوەستە بە پرسی موچە یەکشەمەش کۆبوونەوەیەکەی لە نێوان سەرۆکی فراکسیۆنە کوردستانیەکان و وەزیرەکانی کورد لە بەغدا و حکوومەتی هەرێم لە هەولێر شەممە بڵێن کا حەکیم بەمەستی پەرلەمان بە دانیشتەکە بەکراوی ماوە تۆ بەڕاستی جێگەی داخە کە لە هەرێمی کوردستان و لە بەغاژ ئەم عرفە بوارد بووە کە مەسەڵەن کە پەرلەمان کۆ دەبێتەوە سەرۆک هەڵنابژێرێت جێگرەکانی هەڵنابژێرن سکرتێر هەڵنابژێرێ ناکەوتە سەر ڕێڕەوی خۆی دەبەسێتەوە بە هاوکێشەی سیاسی داخلی ناو دابشکردنی پۆستەکانی هەرێمی کوردستان و بەغا بۆیە سەرڕای ئەوەی کە سەرۆکی کاتی لە هێزێکی ئۆپۆزیسیۆنی وەکوونەوەی نوێیە نەیتوانی و ئەو ڕۆڵە بگێڕێکە بەدەربێت لە هاوکێشە و لە چوارچێوەی هێڵەگەشتەکانی پارتیوێکێتی یعنی ئەمە جێگەی داخە بەڕاستی کە کاتێک تۆ نەتوانیت بابەتێک لە بابەتەکان کە سەرۆکی پەرلەمانە یا خودی خۆی پەرلەمانە بە شێوازێکی گشتی بەدەر بکەیت لە هاوکێشەی سیاسی ناو هەرێمی کوردستان بتوانین نورایەتێکی هاوپەیمان هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکات و نەبێتە بەشێک لە دابشکاری سیاسەکان بەڵێ پەرلەمان دامەزراوەیەکی سیاسی تشریعیە بەشی گرنگە لە هەرێمی کوردستانە و هێزە سیاسەکان هەوڵەدەن بۆ دەستبێت دەچەنانی پۆستایدا و ئەمانە کاریگەریان هەیە بەڵام دوجار ئەمان نوێنەری گەل نوێنەری حیزبێکی سیاسین لە حیزبە سیاسەکەمانی هەرمجادو بوونەتون نوێنەری گەل ئەگەر زۆر وردی بکەینەوە ئەمانە ئەتوانن تەنانەت حیزبە سیاسەکەی خۆر لە خۆشانەدا بڕن بڵێن کاکێ من نوێنەرایەتی خەڵک دەکەین و بەرژەوەندەکانی خەڵک لە بەشداو دەگرن نەک بەرژەوەندەکانی حیزب بەڵام ئەوەی کە دەبینرێت لە یەکەم دانیشتنی پەرلەمانە ئەوەی کە بەرژەوەندەی حیزبەکان پێش خراوە و نەتوانرات پەرلەمان بخەنە سەر پێی خۆی کە پێویستێکی هەرێمی کوردستانە بەسراوەتەوە بەچی بەسراوەتەوە بە سەرۆکایەتی بە حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆکایەتی هەرێمەوە دابشکردنی پۆستەکان و دابشکردنی کێکی بەرژەوەندی حیزبی بەڕاستی پێ بڵێن بە کورتەکەی لەبەرەوە ئەم بابەتە کێشەیەکی داخلی ناوخۆی هەرێمی کوردستان و دابشبوونەکە قوڵە لە هەرێمی کوردستان شتێکی ئاسان نییە وتم ئەگەر ئاسان بواە لە یەک هەفتە دامەزراوە سیاسەکانی هەرێمی کوردستان سەرۆکایەتی هەرێم سەرۆکایەتی حکوومەت و وەزیرەکان سەرۆکایەتی پەرلەمان و دۆ جێگرەکەی و لیجانەکان پێک داهات ینی شتێکی هەمویان چارچێوەیەکی دیاریکراوی خوان هەیە بۆ ئەوەی کەەوە بتوان کاروبارەکانی خۆیان بکەن و شوێنەکان پڕ بکرێتەوە لەگەڵ بەغاشە من پێم وانە لەگەڵ بەغدا دێمە سەر بەغدا بەغا لەوەتەی لە 2005ەوە حکوومەتی دەستوری دامەزراوە لێت پێش 2005-2003 کە حکوومەتی کاتی و حکوومەتی ڕاگوزەری هەبووە لە عێراقا هەتاوەکو ئێستا کێشەکانی هەرێمی کوردستان بەردەوام زیادی کردووە کەمی نەکردووە تا گەشتە موچە بڕین تا گەیشتۆتە ئێستا پارە دێت نایەت چۆن دێنێرێت گەورەی دادگای باڵای فیدراڵی عێراقی دەبێت موچە بنێرێت موچە نانێرێت دەبێت بە بانکیکردن بکرێت دەبێت تەوتین بکرێت ناکرێت کۆمەڵە گرفتی زۆر هەیە کە لە نێوان هەرێمی کوردستان و بەغا هێشتا بەرقەرارە و بەرکارە و من بەداخەوە دەڵێم ڕێز و خۆشەویستیم بۆ هەموو نوێنەرانی کورد هەیە لە بەغا بە پۆستەکانیشان و بە سەرۆکۆماریشانەوە بەڵام نەک ئێستا لە 2005ەوە کە مامجەلان سەرۆکۆمارەتی عێراقی وەرگرتووە هەتاوەکو ئێستا سەرۆکایەتی کۆمار لە لای کورد بووە وەزیری خارجی لە لای کورد بووە وەزیری مالیە لە لای کورد بووە بە تەناوب کۆمەڵێ لەم پۆستانە لای کورد بەڕام کێشەکانی کورد لە بەغا بەردەوام زیادی کردو کەمی نەکرد و بێ چارەسەر ماوەتەوە پێم بڵێ چ کێشەیەکی خەڵکی هەرێمی کوردستان لەلایەن ئەم نوێنەرانە لە بەغاوە چارەسەر کراوە تەوتین کۆمەلگای مەدەنی ڕۆڵی هەبوو لە چارەسەرکردن و لە چەسپاندنی لە دەدگای باڵای فیدراڵی عێراقا کوا سەرۆکۆمار کوا ئەو نوێنەرانەی کورد کوا ئەو پۆستە سیادانە کە لە بەغا هەیە و نوێنەراتی کوردەکەن بە کورتی ئەوانێک ئەوەندە نوێنەرایەتی و خودی خۆیان و حیزبەکە و بەرژەوەندی شخصی خۆیانەکەنەوە نە نوێنەرایەتی گەلی کورد ناکەن
بەداخەوە دەڵێن ئەگەر ئەوان بیان توانیان نوێنەرایەتی ڕاستەقینەی بەرژەوەندەکانی هاوڵاتیان هەرێمی کوردستان بێت بەڕاستی بەغانەی دەتوانانی ئەو مامەڵ لەگەڵ هەرێمی کوردستانە بکە وەقوت و بژێوی هەرێمی کوردستان بەو دەردەبرێ ئەوەندە کە دەکەوتە سەرشانی حکوومەتی مرکزی بەغا و ئەوەندەش لەسەر حکوومەت هەرێمی کوردستان نەیدەتوانێت بۆ شێوازە مامەڵە بکات ئەگەر بیزانی باە نوێنەرەکانی لە بەغا نوێنەرایەتێکی ڕاستەقینەی هەرێمی کوردستان دەکەن و دەکەوتە ژێر کاریگەری بەڵام ئەوانەی کە لە بەغان ئەوانەی کە پارتی یەکێتیم بەرژەوەندەکانی حکوومەت هەرێمی کوردستان یا بەرژەوەندەکانی حیزب لەبەرچاو دەگرن ئەوەندەشی دەبنێتەوە لەو پەرلەمانتارانی کە بە ئۆپۆزیسیۆن ئۆپۆزیسیۆن کار دەکەن کاریگەریان بەڵێ هەیە لەسەر ڕۆژە سیاسەکە بەڵام ئەو کاریگەری نێ بتوانێت کە وەکو نەتەوەی وەکو پێکاتێکی سەرەکی هەرێمی کوردستان مامەڵی لەگەڵدا بکرێ لە چوارچێوەی حکوومەتێکی تەوافقی لە چوارچێوەی سیستمێکی تەوافقی لە چوارچێوەی بەرژەوەندیەکی هاوبەشی نێوان پێکاتە سیاسەکان کە عێراقی نوێ لەسەر دامەزراوە. بەڵێ کاکتۆر پێ دوایە بە کورد سوپاس دەکەم ئەگەر حکوومەت پێکش بێت دەتوانرێت کێشەکان لەگەڵ بەغدا چارەسەرکە یا خودت قورسە و سەبارەت بۆش کە شەممە کۆبوونەوە هەیە لە نێوان سەرۆکی فراکسیۆنە کوردیەکان حکوومەتی ماوە بەسەر سوێری وەزیرەکانی کورد لە بەغدا دەتوانن چارەسەرێک دۆزنەوە تا هەرێم پابەند نەبێت جابە یاسای بوجە مەسەلەی نەوت تا ڕاستکردنی داهاتی ناو خۆیە. هیوادارم بتوانن چارەسەرە بدۆزنەوە بەڵام پێم وانە بتوان چارەسەرە بدۆزنەوە. ناردنەدەرەوەی نەوت بابەتێکی هەرێمی کوردستان و عێراق نییە بەتەنها بابەتێکە بەسراوەتەوە بە بەرژەوەندەکانی وڵاتیگرتوەکانی ئەمریکاوە بە تورکیاوە بە دادگای پاریسەوە بەو بەردامانە کە لە بڕارەکەی دادگای پاریس هاتۆتە کایەوە بەو قەرزەی کە لەسەر تورکایە ئەو بژاردنە پێ بژاردنە بە کۆمەڵێک بابەتی ترەوە بابەتی موچەیش بەڕاستی ئەمانە ناتوانن چارەسەرکەن چونکە لایەنێکن لە بابەتەکەدا و بەغدا بەردەوام کۆمەڵی خەڵک خاتە بەردەمی هەرێمی کوردستان ناتوانێت جێبەجیان کات و یا خۆدزیینەوە هەیە لە جێبەجەکردنیان یا ئەوەی کە بەغات داوای دەکات ئەوە نێک کە هەرێمی کوردستان بۆی دەکات لەبەرەوە من پێم وانەیە شەممە ئەمانەی کە کۆ دەبنەوە بتوانن چارەسەرێکی ئەم بابەتانە بکەن و کۆتایی بە کێشە و ئەزمە و قەدانەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغا بهێنرێت وەکو وتم ئەگەر بێت و کێشە و قەیرانەکان چارەسەر بکرێت ئەوە لە لای ئەم خەڵکانە نیە کە لە بەغای ئێستا چارەسەرەکەن لە هەرێمی کوردستانن لە هەرێمی کوردستانیش لە لای سەرۆکی حکوومەتە لە لای پارتی دیموکراتی کوردستانە ئەگەر چارەسەرەکە بێ پارتی دیموکراتی کوردستان سەرۆکی حکوومەت خۆی سەرۆکی هەرێم دەشێتە بەغا نەک بەمانە چارەسەر بکرێت. بەڵێ سوپاس دەکەم دێمەوە خزمەت باسی کوردیش دەکەین ئامادەیە بۆ گۆڕانکردنەکە ئەنوەر سەبارەت بە بچین دەرەوەی پێکەنانی حکوومەت دەنگ و باسێکە بوو نێژان بارزانی سەدانی دیمەشق بکات هیچ شتێکی وا لارەدە وەگوایە باسی نیگەرانی لایەنە عێراقیەکان بکرێ جگە لەوش کە سەدانی بەغداش دەکا بڵێن هەفتەی داهاتوو کۆبوونەوەی هاوپەیمانی داری دەوڵەت شتێکی وا لە ئارادە ئستاس با من پێشەوە بڵێم مەسەلەن یەکێتی و پارتیە بێ ئەوە بزانن و پێم وایە تێژەگەن لەوە کە ڕووداوەکانی ئەنی جیهانی دوای حوتی ئۆکتۆبەر و 8 دیسەمبەر جیهانی پێش ئەو ڕووداوانە نێوە ڕاستی هەڵگۆڕی گەورە ڕوویداوە و ڕەنگە هەڵگۆڕی تیژ ڕووبدا بۆیە وەکوتم لە سەرەتایە مەحکومن بۆی کە حکوومەتەکە پێک بێنن و ڕێز لە هاوپەیمانەتی و بڕیارەکانی تریشیان بگرن بۆ دوایەوە بە نظری من خاڵێکی زۆر گرنگە ژەوە کە جەنابی کاک مەسعود خۆی دەخالەت بکات لەم کێشانەی وەکو چۆن ئێستا لە کێشەکانی ڕۆژئاوا خەریکە دەخالەت دەکات و توانێت چارەسەر دۆزێتەوە بۆ کێشەکان دەستێوەردانەکانیان بۆ چیە بۆی ئەنە کە سەرۆڵی هەبێ یاخود بۆ کورد و سەباسی ئەوە ژەکەم کە بەڵام پێم وایە خودی جەنابی کاک مەسعود بارزانیش تێگەشتووە لەوەی کە کابینەی دووهەمی نابێ وەکو کابینەی یەکەم بێ خو یا خۆشی ڕەنگە وا مامەڵە نەکات تێگەشتووە لەوەی کە پێشتر گرفتی زۆر بوو لەگەڵ هێزەکان لەگەڵ بەشدارانی حکوومەت پێیان وا بوو کە زۆربەی دەسەڵاتەکانی لە لای خۆی کۆکردەوە پێم وایە لەم حکوومەتە ئەتوانێت مرونەتی زۆرتر بنوێنێ و لەگەڵ بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەتوانێت کێشەکانی چارەسەر کاکە نظری من ئەمانە گرنگن بۆ حکوومەتی داهاتوو بەڵام بەنسبەتەوەی کە بەڵەوا بڕیارە بەڕێز نێچیروان بارزانی سەردانی ڕۆژاوا بکە و سەردانی سووریا بکە و سەردانی ڕۆژاواش بکە نازانم سەردانەکەی ڕۆژاوای بەنهێنیە بێ ینی دانیشتەکانی یان بە ئاشکرا بێ بەڵام بەسگوای نیگەرانی لایەنە عێراقیەکانە بێ شتێکی وە هەستی پێ دەکرێت چۆن ینی نیگەرانی لایەنە عێراقیە بێ لە سەردانیان بۆ دیمەشق وەڵا لە ڕاستیە ئەم سەردانی کاک نێچیروان بارزانی ئەوەندەی من بزانم بێگومان نیگەرانی عێراقیەکان یعنی نیگەرانی ئێرانیەکان بۆ معلوماتی جەنابێت بەس پەیامی ئێرانیەکانی پێنی وەڵا لە ڕاستیە من نازانم پەیامی ئێرانیەکانی پێ بەڵام من نەزانم کە
بەشێکی پەیوەندی هەیە لەسەر تەکلیفی فەڕەنسیەکان پێیان وایە نێچیروان بارزانی ئەتوانێت پەیوەندیە خراپەکانی نێوان هەسەدا لەگەڵ ئەنە کەسە تا ڕادەیەک ئاسایی بکاتەوە و ئەمە خاڵە گرنگەکەیە بە نەزەری من کە ئەتوانێت ئەوە بکوە وعدیشە لەگەڵ ئەحمەد شەرع کۆبێتەوە کە زانی یەکێ لە گرفتەکانەوەیە کە هێشتا حکوومەتی عێراقی بەرچاوی ڕوونیە مامەڵێکی چۆن لەگەڵ سووریا بەڕسمی ئەحمەد شەرع بەڕسمی بناسێ بە تایبەتی کە عێراقیەکان بەڕوونی هەست بەواکەن کە ئەمە نەک هەردۆستی کۆماری ئیسلامی ئێران نییە بەڵکو دژی سیاسەتەکانی کۆماری ئیسلامی ئێرانیشەوە ئەوەی کە پێشتر وتم ئەو پێگە موقعەتێکی ئێران بەجێ هێشتا ئەو پڕی کردوێتەوە و تورکیا دەخالت دەکات خودی ڕابەری کۆماری ئیسلامی ئێرانیش نێشاردەوتی کە دەست هەیەەوە وڵاتانی ناوچەکە دەستیان هەبووە لە ڕوخانی بەشار الئەسەد و لە هێنانی ئەم هێزانە خۆ ئەوە لە ڕاستیە واقعە بەڵام قسەکەوەیە کە نێچیروان بارزانی لە هەر حاڵدا نوێنەرایەتی بەشێکی نوێنەرایەتی پارتی دیموکراتی کوردستانەکە پەیوەندیەکانی پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ ئەنە کەسە کە ڕنگدانەوەی خراپی پەیوەندیەکانی نێوان پەکەکە و پارتیە کاریگەری هەبووە بەڵام ئەوەندەی بمزانم لەم ماوەیە دووسێ دانیشتن بۆ دانیشتنێک بووە لە بینی مەزلوم عەبدی و ئەحمەد شەرع بە ئاگاداری ئەمریکی و فەڕەنسیەکان لەو دانیشتە تەنانەت لە فڕۆکەخانەی دیمەشق کراوە لە شوێنە ڕسمەکەی ئەحمەد شەرع نەکراوە و ئەمریکی و فەڕەنسیەکانیش چاودێریان کردووە چوار پێیان وا بووە کە ڕەنگە لە شوێنی ڕسمی گونجاو نەبێت لەو شوێنە ڕسمیکە هەیە چکە ئەوان هێشتا هەسەدە بە ڕسمی ناناسن و دانیان بە مافەکانی کوردانە ناوە ئەوە لەلایەکی تریشەوە دانووسانی نێوان ئەنە کەسە و با بڵێم لەلایەک تریشەوە ئەو پەیەنەکەی کە تەرەفەکەی ترن یەک دوو جار دانیشتنیان بووە دانیشتەکان بەداخەوە کە ئێمە ئەوەی کە بینیمان لەو دوو دانیشتەی کە بووە ڕاگەیاندنەکانی ئەنە کەسە داویانە پێ ناچێوا بە ئاسانی بەم حاڵە پێک بێن بەو دەلیلەی کە ئەوان داوای ناردنی هێزی ڕۆژەکان هێزێکی تایبەتیان هەبێ و دوای ئەوە یەکێ لە سەرۆکی ئەنە کەسەی پێشوو لە ڕێدوانێکە ئاڵێ ڕژێمی بەشار ئەسەد و هەسەدە فەرقێکی وایان نییە ئەمە مەسەلە نیگەرانی دروزەکە ئەمە نیەتی بەڵام بۆیە بە نەزەری من ئەم دانیشتانە یەکێ لە دانیشتەکان بە ئاگاداریە بە بڵم بە حزوری جەنابی کاک مەسعود بووە بەڵام بە هەر حاڵ هەرێمی کوردستان سنووری ئەوان ئامادەن بۆ گۆڕانکاریان ئەگە شتێک لە عێراق ڕوودا لێرە بەو حکوومەتت نییە پەرلەمانت بەخراوە دوو ئیدارەیە بێ متمانەی خەڵکەیە ئەوە ڕاستە بەڵام کاکین ئەمە خۆ دەزانی ئەم پەیوەندیانە پەیوەندی حکومی نین زۆرتر پەیوەندی حیزبین مەسەرەن وەفدی دەم پارتی هاتوتە سلێمانی لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان دانیشتووە وەفدی ڕۆژاوە هاتووە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان دانیشتووە وەکو حکوومەتیش بەڕاستی دانیشتووە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو هێزە ئەوەی پارتی دیموکراتی کوردستانیش ڕاستەوە کوتم کاک نێچیروان سەرۆکایەتی سەر هەرێمەکە بەڵام لە ڕاستیە هەرچی چۆنێ بتەوێت بەشێکە لە نێنەرەتی پارتی دیموکراتی کوردستان جاوە کوتم ئەگەر گۆڕانکاریەکانی سووریا ئەگەر بگاتە عێراق ئەگەر چۆنیەتی چۆن لە عێراق ڕووداوە شتێکی ترە بەس ئێستا و هەرێمی خۆمان حازر و ئامادەیە بۆ شتێک ڕووبدە ئەخۆی لە ڕاستیە هەرێمی کوردستان یەکێ لە گرفتە گەورەکانی ئەوەیە کە هەر ئاڵوگۆڕێکی سیاسی ئەمنی اقتصادی لە عێراق ڕووەدا لەبەرەوەی پابندی هەیە و بە تایبەتی لە مەسەلەی بۆ جەموچە کاریگەری گەورەکە لەسەر هەرێمی کوردستان بەڵام ڕەنگە لە حاڵەتی تردا هەرێمی کوردستان پێی خۆش بێ عێراق تووشی شکست و قەیرانی گەورە هەیە بەس تێڕوانینی هەولێرە سلێمانیش هێمان شتێ وەڵای لە ڕاستیە بۆچی نە چکە مەسەلەن خۆ کاتێکە لە مۆزوعی ڕفراندۆمە خۆوان ئەو منتقانەی داگیریان کردو جێگە نفوزی یەکێتی نیشتیمانی کوردستان بووە خۆ جێگە نفوزی پارتی دیموکراتی کوردستان هەستی پێ دەکرێت پارتی پێخۆش دۆخی عێراق تێک بچێ بۆی کە نەوتەکە هێنا دەکاتەوە بۆ نمونە من لە ڕاستیا دەخوێنرێت پێم وایە بەبێ تێکچوونی بارودۆخی عێراقیش ڕەنگە لە ئاکامدا نەوتی هەرێمی کوردستان چۆن جگە لە فشارەکانی تورکیا یا با بڵێم دەخالەتی تورکیا و پێم وایە ئەمریکا ئەوانش ڕەنگە ئەوە بکەن بە تایبەتی کە هەستەکەن ئەو داهاتە زەبەلاحی عێراق ڕۆژانەکە بەدەستیەوەیەتی 89 ملیار دلار مانگانە نەوت دەفرۆشێ پێیان وایە جگە لە موچەیە کە بۆ خەڵکی عێراق دابینەکە ئەوی تری ڕوا بەم لاولایە بە تایبەتی گومانیان لە ئێرانیش هەیە ئەو کاک حەکیم ئەو گرێبەستەی کە عێراق کردوێتی لەگەڵ تورکمانستان بۆ کڕینی غاز مانگانە
ڕۆژانە حکوومەتی عێراقی بێت 2.5 ملیۆن دۆلار یعنی ساڵی 1 ملیارد دلار بە حکوومەتی تورکمانستان لە بەرامبەر هێنانی غاز بۆ عێراق بەڵام عقدەکە عێراق کردوێتی بەڵام ئەو ئەمریکەکان ئەڵێن ئەم غازە ئێران ئێگۆڕێتەوە ئەی با بۆ ناوچەکانی شیمالی خۆی وتێتی لەبەرەوەی نەغازەکەی منی پێناگا من لە سنوورەکانی عێراق غازڕاوە ناکەم بەس ئێستا عێراق غازەکەی خۆشی ڕارە ناکا بۆ عێراق غازەکەی تورکمانستانی ژەبە مەسەلەن هەموو ڕۆژ حکوومەتی عێراقی ملزەمە عقدەکەی کردووە 2 ملیۆن دلار بە ئەمریکەکان ئەڵێن مەسەلەن بۆیە ئەڵەم لە هەلومەرجێکا کازانن حکوومەتی عێراقیش پارەکانی بەم لاولای ئەڕوا خەڵکی تری استفادەی لێگا بۆیە بە نەزەری من ڕەنگە ئەو گرفتەش چارەسەر بەشێکی وەستاوە لەسەر پەیوەندی باشی حکوومەتی داهاتووی هەرێمی کوردستانی یەکێتی و پارتی بە نەزەری من لەو هەلومەرجەیە ڕەنگە بتوانن زۆر دەستکەوت بەدەستبێنن لە ئاستی ناوچەیی نێودەوڵەتی بەڵام پێویستی بۆ یەکە خۆشیان مەسەلەن بن. سپاسەکی کاکتۆر کاتمان کەمەوە بە سەبارەت بە کورد چ هەرێم بێ لێرە هیچ ئامادەیەکەوە سەبارەت بە و پرۆسا شتێکە لە تورکیا هەیەەوە ئەو گۆڕانکارانی سووریا کورد سوودمەند دەبێت سوودمەند بوونەکەشی چۆنە بە شێوازی جیاجیا بڵێن لە ناوچەکان ئەگەر لە سووریاوە دەستێکم بە چوار خاڵی کوردی خەم دیدی بەڕێستان و بینەران یەکەمیان ئەوە من دەبێت لە مسلەن بێت کە کورد لە سووریا خاوەن مافە پێکاتێکی سەرەکی توی سووریایە دەبێت وەکو کورد مافی هەبێت لەو پرۆسە سیاسی نوێی کە هەیە و پێگەی پارێزراوە بێ نەتەوەیەکە و ئەحمەد شەرعی ژەمەی وتووە کە کورد مەزلومە و زوڵمی لێکراوە و ئێمە لەم دوا ئەو زوڵمە لەسەر کورد لا دەبین ئەو زوڵمی لێ ناکرێت ئەمە خاڵێکە خاڵی دووەم ئەبێ ئەوە بزانین کە کورد لە سووریا بەشدار نەبووە لە ڕووخاندنی بەشار ئەسەد ئەمە خاڵێکە کەس دیکۆی لێ ناکات و ئەوەی بەشار ئەسەدی ڕووخاندۆ بریتە لە هەیئەی تەحریری شام و ئەحمەد شەرع نەک کورد ئۆپۆزیسیۆنی ڕووخێنەری بەشار ئەسەد نەبووە. خاڵی سێەم کامە نەقسێکی زۆر گەورەیە بۆ کورد لە سووریا لە ڕۆژاوا ئەوژەوەیە کورد پرۆژەیەکی نییە کە پێگەی چۆن بێت لە ئایندەی سووریا نە پرۆژەیەکی بڵێ من فیدراالیم دەوێ نە پرۆژەیەکی دەڵێ من ئۆتۆنۆمیەکی ئیداری سربەخۆی چیم دەوێ نە پرۆژەیەکی کە ئەوانی تر بیخوێننەوە و دانووسانی لەسەرکەن نەکە ئەوە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا فەڕەنسا ئەڵمانیا بەریتانیا هیچ پرۆژەیەکیان نییە بۆ کورد و کۆم پرۆژەیە کە باسم کرد کە باز لە فیدراالیت بکە کە باز لە پێگەیەکی سیاسی حەسەدە بکە لە ئایندەی سووریا باسی کورد بکە لە سووریا بەڵاستی ئەمە نەقسێکی گەورەیە کە نازانین ئەمە بۆ نمونە بزانین کوردەکانی سووریا چی ئەڵێن تاکو پشتگیریان بکەین ئەبێ من بڵێم وڵات بۆ کورد فیدراالی باشە لە سووریا بەڵام لەگەڵ کوردەکانی مەزلوم عەبدی خۆی دەڵێت ئێمە لەگەڵ یەک پارچەی خاکی سووریا داین کە تۆ لەگەڵ یەک پارچەی خاکی سووریا دابی چی دێشتە تۆ من کاوە من دیفاعی دەکەم لە پرۆژەیە کە خۆ دەوتوتە ئایا پرۆژەت هەیە نیتە و بەڕاستی ئەمە جێگەی داخی ئەمە وا سێری پرۆژەی کورد لە سووریا فیدراالیت هەر یەک پارچەیە وایە لا مرکزیت بێ فیدراالیت بێ هەر یەک پارچەیە بەڵێ ئەو کاتە دەبێتە دەوڵەتێکی یەکگرتوو دەوڵەتێکی ئیتیحادی ئەگەر فیدراالی بێت دەبڵێ بڵێت دەوڵەتی سووریای فیدراال باشە ئێمە پرۆژەی دەوێت خواروان نابێت بە قسە بوترێت دەبێت بڵێ کورد لە سووریا هەرەمە دابەشبوونی ناخۆشی ئەنەکەسە و هەسەدەشەیە و نابێت کێشەی کوردی بەتەنها لە هەسەدا کە کورد بکرێتەوە یا لە ئەنەکەسە یا لە هەردووکیشانە بەڵکو بەرژەوەندی گشتی کورد لەوێ وەکو هاوڵاتی وەکو پێکاتەیەکی سەرەکی سووریا مەشروعێت سووریایەکی یەکگرتوومان دەوێ سووریایەکی ئیتیحادیمان دەوێ ئەم سووریای ئیتیحادیە واتە فیدراالی بێ فیدراالیزمدانەوە یا ئۆتۆنۆمیەکمان دەوێت کە بتوانین خۆسەری وەکو خۆیان دەڵێن ئیدارەی ناوچەکانی خۆمان بکەین و چۆن داهات دابشکەین و چی شتێک مەشروعێکی مەلموسە لە بەردەستە ئەمە یەکێک لە نەقسەکان با بێڕۆنە سەر کاتەکە کەم بچینە سەر کورتی بێ سوپاس تورکیا و باشووری فەرموو تورکیا پرۆژەیە دەستی پێ کردوێتەوە و عەبدوڵڵا ئۆجەلان ئەوەندەی کە لە زینداندا لەوەشی تر هەم مافی مرۆڤی یەکێتی مافی مرۆڤی ئەوروپی یان ڕێگەنەدا بۆی توا لە زیندانە بێ بۆی کا بێتە دەڕژەی ئیقامەیەکی جەبری دابێ بۆیە پێم وایە ئەمەی دەوڵەت باخچەری کە تەقدیمی کرد لە مانگی دا دەشکەشی کرد لە ناو پەرلەمانە ئەردۆغان پشتگیری کرد سەدانی ئیمرالی کرا دەنگۆ هەیە بۆی کەوە عەبدوڵڵا ئۆجەلان بێتە دەرەوە لە ناو زیندانی ئیمرالی ئەو دەرگایە ئیتر دابخرێ
بە شێوازێکی تر گفتوگۆ بکرێت ئەمە سەرەتایەکە ئەتوانرێت کورد ئیسفادەی لێ بکا بۆی کەوا پرۆسەی ئاشتی لە تورکیا بەرهەمدار بێ بەڵام گەورەترین بربەست لە بەردەم ئەم پرۆژەیە بریتە لە قەندیل بریتە لەوەی کە ئایا تا چەندێک قەندیل وابەستەی وتەکان و گفتارەکان و بڕیارەکانی ئاپۆ دەبێت بابێنەوە سەر هەرێمی کوردستانی خۆمان هەرێمی کوردستانی خۆمان دابش بەڵێ هەرێمی کوردستانی خۆمان دابشبوونی قوڵی تێدایە دابشبوونە قوڵەکەشی نەک تەنها لە چوارچێوەی هەرێمی کوردستان و باشوورە قەتیزماوێ بەڵکو گواشێتەوە بۆ ڕۆژ ئاواش ئەنەکەسە و هەسەدە ئەم بارودۆخی هەرێمی کوردستان بە دەستپێشخەرەیەکی گشتی یەکگرتووی هەموو هێزە سیاسیەکان چارەسەر دەکرێت دەبێ هەموو هێزە سیاسیەکان بە تایبەتیوانە کە بەدەسەڵاتیان بەدەستەوەیە بەرژەوەندیە گشتەکانی خۆیان لە یەکگرتووی هێزە سیاسیەکانی هەرێمی کوردستانە ببیننەوە واتە پرۆژەیەکی وەکو چۆن بۆ سوودا پرۆژەمان پێویستە بۆ هەرێمی کوردستان دەستپێشخەری و پرۆژەیەکی گرگمان پێویستە بۆی کە هەرێمی کوردستانیش لەگەڵ پێشهاتە نوێیەکانە لەگەڵ ئایندەی هەرێمی کوردستانە لەم گۆڕانکاری گەورانە کە لە خۆڕڵاتکەنەوە ڕوون دەدات لەم بارودۆخە سیاسی کە لەسەر ئاسی جیهان دێتەکایەوە دوای هاتنی ترەمپ کە جیهان چاوەڕوانی دەکات بەڕاستی دەبێت کورد لە باشووریش هەنگاوێکی جوێرانە بنێت. بەڵێ سوپاس دەکەین هەولێبنە کاتمان نەماوە کاکەن سوپاسی جەنابشتێک کاگەنەوە پسێن دەستودی و هەروە دکتۆر ئیبراهیم محەممەد لە لەندەن سوپاسان دەکەین سوپاس بەوەی بینێرانی بەڕای سوپاس بە هاوکاران خواتان لەگەڵ